خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین بڕیارە سبەی دوای ئەوەی کە سەرۆکۆماری عێراق واژووی لەسەر یاسای بودجە کرد لە وەقاعی عێراقیدا بڵاو بێتەوە. ئەمەش دەبێت بە یاسایە کە ئیدی دەبێت وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی کار بەو یاسایە بکات بۆ کاروبارە دارایی و ئابوووریەکانی عێراق. ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە تا ڕادەیەک لە کۆمەڵێک بڕگە و بابەتدا دڵخۆشی هەیە. لانی کەم خەڵک چاوەڕێەوە کات کە بە پارچە پارچە و بە وەزارەت و بەڕێوەبەراتی موچە وەرنەگرێت. قایمەیەک نەبێت کە لە 5 مانگەوە یا لە 25 مانگەوە 15-20 ڕۆژ بخارێ. خەڵک لانی کەم دەیەوێت بژێوی ژیان و موچەکەی چی بەسەر بێت ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بێت. لە حاڵەتێکدا ئەگەر حکوومەتی هەرێم پابەند نەبوو چی ڕوودەدات و ئەگەر حکوومەتی عێراقی گرفتی بۆ بابەتە دروست کرد چی ڕوودەدات. ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە لە داهاتوودا چین هەموو ئەو پرسیارانەی لای تۆی بینەر هەیە. ئەم شەو لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چاوتێرەکە کاک سۆران بەخێر بێت. زۆر سپاس بۆ قبوڵکردنی و بەرنامەیە. ئەمە لەوە دەست پێ بکەین کە لە وەقایع بڵاو بۆ ئیتر لە کێوە ئەکرێ بە بەرمەبنای ئیشکردنی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی و ئەو پارەی کە دێ بۆ موچە کە زۆر زەرب و تەقسیم کراوە کە بەشی موچە ئەکا و ئیدی بە گوژمەیەک دێت و لە هەفتەیەکا موچەدا بەشکری. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. وەڵا کاکزانە دوایی بڵاوبوونەوەی لە وەقایع دەبێ بە قانون و دەبێت جێبەجێ بکرێ، بەڵام بۆ ئاسان جێبەجێکردنی پێویستە وەزارەتی دارایی عێراق تعلیمات دەرکا. واتە دەرکردنی تعلیمات بۆ ئاسان جێبەجێکردنی قانونەکە ئەوەش دەمێنێت ڕەنگە ئەویش کاتێک بخایەنێ. زۆری دەوێت سەقفێکی هەیە زەمەنی تەسەورەکەم وەزارەتی دارایی خۆی ئامادە کرده بێ زۆر کاتی نەوێت، بەڵام تعلیمات بۆ ئاسان جێبەجێکردنی قانونی بودجە بۆ ساڵی 2023 بەقەر قانونەکە گرنگە، چکە زۆر جار دەقێک لە مادەیەک بڕگەیەک لە قانونەکە تعلیماتی وەزارەتی دارایی لە جێبەجێکردنە گۆڕانکاری بەسەرا دروست دەکات. بەڵام دوجار یەکەم جارە عێراق بە پێی قانونی ئیدارەی مالی یاسای بودجەی 3 ساڵ بێنێ. مشتومڕێکی زۆری لەسەر بوو سەرڕایەوەی قەبارەیەکی گەورەی پارەیەکە عەجزێکی زۆریشی تایە. نرخی نەوتیش تەخمینیەکەی ساڵی 2021 بە 45 دلار بۆ ئێستا بە 70 دلارە کە زۆر ڕۆژ نرخی نەوت نزیکە بێتەوە لە 70 دلارەکە. بەڵام دوجارەوەی کە پەیوەستە بە موچە و ئیستیحقاقی هەرێمی کوردستان و دڵخۆشی فەرمانبەران و موچەخۆران و خانە نشینان شتێکی دروستە تا ئێستا دروستە. بەڵێ هەرچەنە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی کۆمەڵێک ئیشکالی زۆرمان ناکۆکی زۆرمان چارەسەر نەکراوە لە ڕۆژانی ئەو دەکارێنە ئەکەین، بەڵام مەبەستی موچەکە من بەسەرەوەی لە سەرەتای بەرنامەکەەوە خەڵک خەمی ئەوەیەتی مەسەلەن ئەم جەژناگەر 400 ملیار ئەمڕۆ نەهات پایە. بەڵێ ینی خۆتە زانی بەشێکی وەزارەتەکان نەکەوتنە دوای جەژن کەمەش بۆ خەڵک وەژیرفانی فەرمانبەر قورسە. ڕاست ئێستا ئەو پارەی کە دێت لە دوای دەرچوونی تعلیماتەکان بەشی موچە ئەکاوی لێکدانەوەت بۆ کرد بێت. خۆی حکوومەتی هەرێم چەند گرفتێکی هەیە بۆ ئەوەی کە هاوتا ببێتەوە لەگەڵ عێراق دەبێ موچەی مانگی 6 بە زووی دابش بکە. بەرەوەی عێراق ئێستا موچەی مانگی 6 تەواو کردووە. هەرێمی کوردستان تا ڕۆژەی عەرەفە موچەی مانگی 5 تەواوە کەواتە موچەی مانگێک جیاوازی لەگەڵ عێراقا هەیە هەرێمی کوردستان. بۆیە کاتێک کە یاسای بودجە دەچێتە بواری جێبەجێکردن و بەشە بودجەمان بە تەواوەتی بۆ دێ بۆ مانگێک
دەبێ هەرێمی کوردستان و دەست بە دابەشکردنی موچەی ئەو مانگە بکە هاوتای عێراق واتەگەر عێراق مەرجەوە بەڵێ چکە عێراق بەشە بودجە کە دەنێرێ سەرەتا دێت پاکتاوێکی حسابات لە 1/1/2023 دەست پێکە تا ئەو ڕۆژەی کە یاسای بودجە جێبەجێ دەکات بزانێ هەرێمی کوردستان لە 1/1/2023 هەتاکو 25/3/2023 چەندێک نەوتی خۆی فرۆشتووە بە $70 حسابیەکەن داهاتی دەواازە سنووریەکانی چەند بۆ نیوەی دەبن چەندێک پارەمان بکەوێتە لا چەندێک پارەمان بکەوێتە لای عێراق 200 ملیاریشیان نردووە تا ئەم ساتە تریلیۆنێک و 200 ملیاریان نردبوو ئەمڕۆژ 400 تریان نردووە ئەوە تریلیۆنێک و 600 ملیار 400 ملیاری مانگی 12 و 11 ساڵی 2022 لە قانونەکە کراوە بە قەرز لە سەرمان بەڵێ ئەوەی کە لە محکەمەی اتحادی شکات کرا کە نابێ پارە بە یاسای بودجەی ساڵی 2021 بچێ بۆ هەرێم بەڵێ واتە ئێمە 2 تریلیۆنمان وەرگرتووە تاکو ئەمڕۆ ئایا چەندمان دەکەوێت لەو پاکتاوە ئومێ دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکە و بە زووی موچەی مانگی 6 دابش بکە بۆی لەگەڵ عێراقا ڕێک ببێتەوە عێراق کەوتی ئەمە بەشە بودجەی مانگی حوتە تۆ ناتوانانی بڵێ وەڵام من 6 پێدەم هەل حکوومەتی عراقی ناتوانانی بە دڵنیاییەوە چونکە بەڵێ چکە بە پێی قانونەکەش هەر مانگێک کە بەشە بودجەت بۆ دێ پاکتاوی هەیە بەڵێ پاکتاوەکانیش مانگانە وەرزی دانراوە دوایی نیوەی ساڵ سەنەوی دانراوە و کۆتایی ساڵیش دانراوە بە پێی ئەمە هەموو ئەو تەخسیساتانەی کە لە مستحقاتی شایستەی دارایی خەڵکی هەرێمی کوردستانە دێت دیاری کراوە بۆ چی و دەبێ حکوومەت هێرم بۆ ئەوە سەرفی بکە ئێستا گەر سپەی لە وەقایع بڵاو بۆ تعلیماتەکان دەرچوو بۆ مانجی چەند ئەو بودجەیە ئیشەکات بۆ نمونە ئەگەر لە 1/7 یاسای بودجەی 2023 چۆ بواری جێبەجێکردن ئێمە لە مانگی حوتا بەشە بودجەی مانگی حوتمان بۆ دێ بەس ئێمە هەرێمی کوردستان هێشتا مانگی 6 نەداوە استحقاقی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە دەبێ ئەمە چارەسەر بکە بە دڵنیاییەوە دەبێ ڕاستەوە خۆ ئیشی بۆ بکە لەبەرەوەی نابێ موچەی مانگێکی خەڵکی هەرێمی کوردستان ببێ بە قوربانی ئەم مەوزوعی کە ئێستا حکوومەتی عراقیشە کە حکوومەتی هەرێم بۆی لای بینەرەکانم ڕوون بێ موچەی مانجی 6 دابش بکات بۆی لەگەڵ حکوومەتی عراقی ڕێک بێتەوە وەگوتم پاکتاوێکی چەند مانگەمان هەیە لەم پاکتاوە هەرێمی کوردستان بە پێی ئەوەی کە لێکدانەوەمان هەیە پارەی ئەکەوێتە لای عێراق دەبێت پارەی ترمان بۆ بێ وەگوتم تا 25/3 خۆمان نەوتمان فرۆشتووە شتێکی وامان ناکەوێ لە 25/3 بەولاوە ئەبێ بەشە بودجەی تەواومان بۆ بێت چکە نەوتەکە عێراق لە بندەستێتی و ڕاگیراوە دەسەڵاتی هەرێم نییە بەو جۆرە نییە ئەوان بڵێن خۆتان نەوتان فرۆشتووە بڕۆن موچەی خۆتان لەوە بدەن نەخێر دەبێت تا دوای 25/3 لە 25/3 بەدواوە ئەوان مەسئولیەتی بەشە بودجەی هەرێمی کوردستان هەڵبگرن بەڵام ئەمە ئەکەوێتە سەر حکوومەتی هەرێم ئەم پاکتاوە زوو بکە و مادەیەکی ناو بڕگەیەکی ناو قانونەکەیە لە مادەی 12 و لە مادەی 13 کە هەرێمی کوردستان چی بەشە بودجەی بۆ هات بەشە پارەی بۆ هاتووە هەمووی بە قەرز لەسەری حسابە بێ پاکتاوی بکە چکە یاسای بودجەکە جێبەجێ بوو مانگەکان وەکو خۆی لە کاتی خۆی بەشە بودجەی هەرێمی لەمە دوگەر حکوومەتی عراقی ئەعلانی دابشکردنی موچەی کرە بێ حکوومەتی هەرێمیش ئەعلانی کات بەڵێ چونکە تەمویلی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەو حساب بانقی کە وەزارەتی دارایی عێراقی کاتەوە و تەمویلی بەشە بودجەی هەرێمی تیاکە یەکسەر بە یەک گوژمە تەمویلەکە یەکات کەواتە
کاک سۆران ئەوەی ئەو خەڵک چاوەڕێکات لە بودجێ عراقی کێشەی موچە تا ڕادەیە کۆتایی ئەگەر جێبەجێ بکرێت بەڵێ کۆتایی پێدێت بەڵێ بەڵام ئەو بڕگەیەش کە لە ناو مادەی هەشتا هەیە مادەی چواردەیە هەیە کە ئەڵێ ئەولویەت بۆ دابشکردنی موچەی فەرمانبەرە موچە خۆران بێ ینی ئیشی خۆی کات ئەوە بۆ بە مادەی سیانزە مادەی سیانزە بەڵێ بەڵێ ئەوەژێکێکە لە مادەکانی قانونەکە بڕگەی هەشتە لە مادەی چواردە ئەگەر هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان ئەوەی نەکرد ئەوە سەرک وەزیران زەمانەتی جێبەجێکردنی قانونەکەکە بەڵام ئێمە هەندێک گرفتمان هەیە هێشتا گرفتی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان چارەسەری نەکردووە کە باشە باسی هەندێک بۆم بوو بربەستەکەن بەڵێ پێشەوەی باسی ئەوە بکەم مەسلەی پلە بەرزکردنەوە و دامەزراندنی خەڵکی تر و مەسلەی وانە بێژان و مەسلەی گرێبەستەکان و ئەوانە حکوومەتی هەرێم ئەتوانێت ڕێکی خاتەوە بەدڵنیاییەوە پارەکە بە شێوەکە ئەفوو پێشتر بە بەهانەی قەیرانی دارایی و ئەوەوە کە ئەم کارە نایاسایانە حکوومەتی هەرێم کردوێتی ئێستا شتێک بە ناوی قەیرانەوە بوونی نییە ڕێککەوتنێک هەیە لەگەڵ حکوومەتی عراقی و لە یاسای بوجەش تێپەڕێنراوە بۆ بە یاسا هەرێمی کوردستان هیچ بەهانەیەکی نییە کە پلە بەرزکردنەوەی ڕاگرتووە هیچ بەهانەیەکی نییە کە دەرچوویەکی زۆری دانەمەزراو هەیە و سێ یەکەمەکان هەیە و بڕوانامە باڵاکان هەیە و داینەمەزراندون هیچ بەهانەیەکی نییە کە خەڵکێک 15 ساڵە گرێبەستە و بۆی ناکا بە هەمیشەیی لە عێراق ئەوەی 2 ساڵی تەواو کردبوو لە یاسای بودجە و پێش بودجەش کرا بە هەمیشەیی لە یاسای ئەمنی غیزاییە بۆیە ئەوانە حکوومەتی هەرێم نیوەی داهاتی دەواازە سنووریەکانی لا ئەمێنێتەوە تەواوی داهاتی تری ناوخۆی لا ئەمێنێتەوە باج و ڕسومات و غەرامات و ئەوانە کە هەموو ئەمانە لەگەڵ ئەو بەشە بودجەیە کە لە عێراقەوە بۆمان دێ و بەشێک لە تەنمیەی ئەقالیم لە نەفەقاتی حاکیمەش ئێمە زیاتر لە تریلیۆنێک و شتێکمان لە بیتاقەی تەموینی و لە دەرمان و لە کۆمەڵێک بواری ترەوە بۆ دێتەوە بۆیە هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستانە و قورسایی لەسەر نییە تا بڵێ من ناتوانم ئەم مافەی خەڵک بدەمەوە بەڵام کاکزانە ئەوەی کە گرفتی حکوومەتی هەرێمی کوردستان و خۆشیان لەم ڕۆژانە باسییان کرد گرێبەستی نەوتی هەرێمی کوردستان و ئەو قەبارە گەورەی کە دانراوە لە خەرجی نەوت ئەمە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکات ئەو بۆمبەکەیە ئەمە بۆمبی هەرێم خۆیەتی ئەمە خراپی گرێبەستە نەوتیەکانی هەرێم خۆیەتی یعنی معقول نییە لە 16 داهاتی نەوت بچێ بۆ خەرجی ئێستا عێراقەڵێ منەوە ناکەم عێراقەڵێ خەرجی دەرهێنانی نەوت لەگەڵ گواستنەوەی ئەبێ هاوتای عێراق بێ لەکوێ لە عێراق بۆ نمونە دەرهێنانی نەوت نرخەکەی بەرزترینە بۆ نمونە کەرکووکە بەسڕەیە بەو نرخاڵێ من تێچووی دەرهێنانی نەوتەکادەم بەو شەریکاتانی کە نەوت دەردێنن بەڵام ئەوان گرێبەستێکیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە کە شێوازی گرێبەستی نەوتی هەرێم لەگەڵ شێوازی گرێبەستی دەرهێنانی نەوت لە عێراق زۆر جیاوازە ئەوەی عێراق کولفەی کەمترە ئەوەی هەرێم کولفەکەی زۆرترە ئێستا هەرێمی کوردستان ئەڵێ چی ئەڵێ ئێمە زیاتر لە 6 تریلیۆن لە ساڵێکە خەرجی نەوت بووە ئێستا عێراق تریلیۆنێک و 400 ملیاری بۆ داناوین ئەوەش لە بەشە بودجەی خۆمان کەمەکە ئەمەیەتیان چیە ئەوەی تێگەیشتویت مەسەلەن کێنێتی لە حکوومەتی هەرێم بێوێ ئەوە بەچی پڕکاتەوە حکوومەتی هەرێم بۆی پڕ نابێتەوە وە کۆمپانیا نەوتیەکانیش لە عەقدەکانیانە ئەم تێچوو بەشێکی زۆری ئەم تێچوون و خەرجیە زۆرانە تەسبیت کراوە
ئەگەر نەیان درێت تێشکات لە حکوومەتی هەرێمەکەن ئەگەر ڕازی نەبن دەبێت لەگەڵ حکوومەتی عراقی بکەونە گفتوگۆ ئەم کۆمپانیا نەوتیانە ئایا بەم جۆرە ئامادەن بەردەوام بن لە دەرهێنانی نەوت و تێچووەکەی وەکو عێراق بێ لە کاتێکە ئەم شەریکاتە نەوتیانە ڕازی بوون بەوەی نرخی فرۆشی نەوت هاوتای سۆمۆ بێ گرفتیەوەیان لێ نەک بەو نرخەی کە پێشتر $10 کەمتر فرۆشراوە گرفتی ئەوەشیان نییە کڕیارەکانی نەوتیش گرفتی گواستنەوەیان هەیە و دەرهێنانیان گرفتی دەرهێنان و گواستنەوەیان هەیە باش دەرهێنانەکە ئەوەیە کە دەکرێتە بۆری گواستنەوەکەژەوەیە کە بە تەنکەرە گوازرێتەوە لە هەردوو حاڵەتەکەشا عێراق سۆمۆ هەردووکیانە بات ئەومان بۆ نایڵێتەوە بڵێ لە دەرەوەی بۆری بۆ ناوخۆی خۆتان یا خۆتان نەخێر هەموو یەکەوێتەوە دەستی سۆمۆ خەڵک لێرە ترسێکیە کاکسۆرە بەڵێ ترسیان لەوە هەیە ئەو پارەی کە بۆ ئەو تریلیۆن و 200 ملیارەی کە دێ بەڵێ ئەو حساباتە ئەوەندە دەستەکەوێت خەڵک ترسێکی هەیە ئەوە لە پارەی ئەنی کۆمپانیەکانی پێ بدەن ئەو پارەی بەشێکی ئەو پارە و دیسان موچە کێشەی بۆ دروست بێ ئەمە ئەو بڕگەیە ئەتوانێت ئەو چارەسەر بکە کە ئەو لەوێت بۆ موچەیە ئەو بابانەی کە استحقاقی هەرێمی کوردستانی پێ دیاری کراوە و کاتێک کە بەشە بودجەی هەرێم دێ دەبێت بەو جۆرەدا بەشیکە بۆ نمونە 926 ملیار بۆ موچەیە بۆ فەرمانبەران نەخێر بۆ نمونە 112 ملیار بۆ خانەنشینیە هەموو ئەمانە تەخسیسی بۆ کراوە ئەو ناتوانێت بڵێ من داومە بە شەریکاتی نەوت و موچە عەجزیە ناوە چونکە بەشی کرێی شەریکاتیش بۆ دەرهێنان دایناوە جا کەمە ئەکەوینە ئەم جەدەلە ئایا ئەم شەریکاتانە بەمە ڕازین با بەردەوام بن بەشی خۆیان لەوە وەرەگرن کە لە بودجەی عێراق دیاری کراوە ڕازی نابن چیەکەن دوو حاڵەتە یا شکات لە هەرێمی کوردستانەکەن یا چن لەگەڵ عێراق ڕێکەوتنێکی نوێیەکەن چکە عێراقیش لیژنەیەکی دروست کردو وەزارەتی نەوت لە دوای هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و گازی هەرێم بۆ پێداچوونەوە بە گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ شەریکاتی نەوتی ئەمە لە ڕۆژانی ئایندەیە لە مانگی یەکەم و مانگی دووەمە هەمووی ڕوەدا هیچ حاڵەتێکا کێشە لەسەر موچە دروست ناکات کێشە بۆ موچە دروست ناکات لەو حاڵەتە کێشە بۆ موچە دروستەکە کە ئەم شەریکاتانە بڵێن ئێمە نەوت بەرهەم نایەنین ناتوانین و 400,000مان پێ تەسلیم نەکرێ بە عێراق ئەگەر ئێمە 400,000 بەرمیل نەوت تەسلیم نەکەین هەموو ئەوەی کە بیناکراوە لەسەر استحقاقی هەرێمی کوردستان پەیوەستە بەو مەرجەوە ئەگەر ئێمە وتما وڵاکاکەەوە شەریکاتی نەوت بەرهەمی نایەن و عێراقیەکان شیعاس ئەوانەی کە سونەن بەرامبەر هەرێم لە بۆسان یەکسەرە چنشکاتەکەن لە محکەمەی ئیتیحادی ئەڵێن هەرێم 350,000 یاوە نەک 400,000 بێ استحقاقەکەی ببڕێ چۆ بە قانون چەسپیوە کە تۆ 400,000 دەی ئەبێ 400,000 بەرمیل یومی نەک معدل ئەوەی بزانی حلێکی پێشوەختە هەیە بۆ بابەتە نازانم ئەوە بێ حکوومەتی هەرێم جوابی ئەمە باتەوە هیچیان نەوت بە حکوومەتی عراقی خۆی ئەم بڕگانەی کە تێپەڕی و سەر ڕای ناکۆکیەکان بە ئیتیفاق تێپەڕیوە ئیتیفاقیان کردو و دەنگیشیان پێی داوە و ئیسڕاریشان لێ کرد کە ئێمە ئەمانەوێ ئەو ڕژنووسەبێکە لە حکوومەتەوە هاتووە بەڵێ باش پرسێکی تر پەیوەند بە ژیانی هاوڵاتیانە خۆ تەزانی نرخی بانزین لە هەرێمی کوردستان گرانە بەڵێ لە ناوەڕاست و باشووری عراق تا ڕادەیەک مەسەلەن تری بە 450 کە بۆ کۆبوون یان بە کارتێکدا بەشکری هەوڵێکێ یان ئەتواندرێ وەزارەتی سامانە سروشتەکان چ نەوتی ساڵانە بێت چ بەنزیم بێ نرخەکەی بێتە ئەو نرخێکە لە عراق هەیە بە دڵنیاییەوە چونکە مادام نەوتی بۆری و نەوتی دەرەوەی بۆری سۆمۆی فرۆشیە ئەبێت داعمی سوتەمەنی هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان هاوتای هاوڵاتیەک بێت لە پارێزگاکانی تری عراق ئەمەش لە جێبەجێبوونی یاسای بودجەوە دەست پێیەکە چونکە خۆ ناکرێ عراق نەوتەکەمان بەرەو بیفرۆشێ و بنزینیشمان تیجاری و خراپ بێ و جیابێ لە عێراق شتیوان نابێ
وەزارەتی سامانە سروشتیەکانیش لە هەوڵایە بۆی ئەم پرسە بخاتە سەرسکەی خۆی. عێراق ڕۆژانە 600,000 بەرمیل لە ناو خۆیان سەرفەکە، ئەبێ نیسبەی هەرێمیشی بۆ زیادکە و داعمی سوتەمەنی بکە بە هەموو جۆرەکانی لە هەرێمی کوردستان وەکو لە یاسای بودجەیە ناوە تەحسیل حاصلە لە یاسای بودجە ئەوە هەیە کە نەوت سۆمە بیفرۆشێ کە سۆمە فرۆشتی ینی نرخی بنزینیش دابەست، نرخی سوتەمەنی پاڵپشتیکراوی عێراقی دەبێ بێتە بازاڕەکانی بە هیوای ئەو پایزەم بەرنامە لەسەرەوە نەکەم خەڵک نەوتی وەرنەگرتوون نەوت بەرمیلی نەوت لەسەری بنزی لەسەرەیە و نەوت هاوتای عێراق بە 30,000 بەرمیلێکە دا بە هاوڵاتیەکانی بێ بە هەرێمی کوردستانیشی بە هەمان نەقدا. جاران کاکزانە ئێمامانوت بۆچی وەکو هاوڵاتیەکی عێراق هاوڵاتیەکی هەرێم سوتەمەنی دەست ناکەوێ، ئەیوت ئێوە خۆتان نەوتە فرۆشن بڕۆن بەشی ناوخۆی خۆتان بن بە پاڵاوگەکان و پێداویستی ناوخۆی پێدابینکەن. ڕاستی شێکرد چکە عێراق مەوزوعی بنزینی نەداوەتە دەست بازرگانیەکی حڕ بە ناوی حڕ و ئازادەوە هەر کەس چ مادەیەک دێنێ سەرەتانە چۆنە هەر بێنێ بەوەی نرخی سوتەمەنی زۆر لەوە گرانتریش نەبێ. عێراق خۆی سوتەمەنی لە دەرەوە بە تایبەت نەوتەکڕێت و بەو نرخای داتەوە بە هاوڵاتیەکانەگینا نیسبەتێکی زۆر کەمی نەوتی خام کە ئەپاڵێورێ بێ بە نەوتی سپی ماڵان. بۆیە لەمە دوا ئەو بەهانەیە عێراق نامێنێ کە بڵێ خۆتان نەوتە فرۆشن و بەشی هاوڵاتیەکانتان نادەن، نەخێر ئێمە نەوتەکەمان تەسلیم بە سۆمۆ کردو بۆی بەشی هاوڵاتیەکانیشمان لە ناوخۆیان لە بەرهەمە نەوتیەکان سوودمەند بێ. مەوزوعێکی تر هەیە کاکزانە، مەوزوعی خانەنشینیە. ئەمەش ئەبێتە دۆسیەیەکی تر لە جێبەجێبوونی یاساکە، چونکە مەحکەمەی ئیتیحادی یاسای خانەنشینی هەرێم کە ئێستا کاری پێکرێ هەڵی وەشاندۆتەوە. لە حەقیقەتاش خۆی یاسایەکە ئیلغا بۆتەوە، یاسای ساڵی 2006 یاسای ژمارەنەوەی ساڵی 2014 یاسای خانەنشینیە گرتووی عێراق جێی گرتوتەوە، بەڵام هەرێم ئەو یاسای خانەنشینیە گرتووی نەهێنا لە بەدیلی ئەم یاسایی کە کاری پێکە یاسای خانەنشینی مەدەنی. ئێستا ئەوان دۆسیەکان بردوتەوە لە مەحکەمەی ئیتیحادی و لەسەر سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی فەرض کردووە قەرارەکەی مەحکەمەی ئیتیحادی بە جێبەجێکردنی بڕیاری مەحکەمەی ئیتیحادی لەسەر کارکردن بە یاسای ژمارەنەوەی ساڵی 2014 خانەنشینیە گرتووی عێراق کە موچەیان هاوتای عێراق بکرێت کە لەوێ مەوزوعی خانەنشینی و ئەو غەدرانەی لە خانەنشین هەیە هەمووی چارەسەر کراوە. کەمترین خانەنشینی لەوێ 400 یا 500,000. هەرێمی کوردستان تا ئەم ساتە نەچۆتە ژێر باری جێبەجێکردنی قەرارەکەی مەحکەمەی ئیتیحادی بۆ مەوزوعی خانەنشینی. ئەم جارە ئەبێ بچێ، ئەگەر نەچێ سکاڵای ترە کرێ ئەو کاتە مەوزوعی ئەو بڕەپارەی کە دانراوە بۆ خانەنشینان گرفتی بۆ دروستە بێ، چکە عێراق پارە نادات بە هەرێمی کوردستان بچێ بە یاسایەکی ئیلغابووەوەی و دواییش ڕەتکراوی مەحکەمەی ئیتیحادی پارەکە دابەش بکە. بۆیە هەرێمی کوردستان لەمەشا تووشی گرفتە بێت ئەگەر چارەسەری نەکا لە بەرژەوەندی خەڵکە بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی خانەنشینانە وە کێشەی خانەنشینان و ئەو غەدرەی هەیە لە خانەنشینکردنی زۆرفیە لەوێ چارەسەر کراوە. زۆر باش کاسۆران یەکێکی تر لە پرسەکان کە لە پێشەشی باسم کرد خەڵک ترسی لەوە هەیە باز لەوە کرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دوای دەرچەیەکە ئەگەڕێ بۆ ئەوەی پابەند نەبێت یان چەند مانگێک چاوەڕوان کە و دوایی مەسەلەن سەردانێکی سەرۆکی حکوومەتیش هەبوو بۆ لای ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەو بابەتە خەڵک ترسێ حکوومەتی هەرێم دیسان دەست بکاتەوە بەتانکەر هیچ ڕێگایەک هەیە ماوەتەوە یا حکوومەتی هەرێم بتوانێت ئەمە بکات. من ڕێگایەک نبینم بۆی هەرێم پابند نەبێ. ئەسڵەن هەرێم ئەبێ مەمنون بێ پابند بێ بۆی عێراق بەشە بودجەکەی بداتێ. هەرێم کاتێکی توانی پابند نەبێ کە بۆری کوردستان بۆ گەیاندنی نەوتی هەرێم بە تورکایە ئەڕۆشت و تورکیا قوبولی بوو باکی بە عێراق نەبوو. ئێستا تورکیا خۆ لە قازانجی نییە کە نەوتی هەرێم بە بۆری ناڕوە،
بەڵام لەبەرەوەی لە دەرەوەی ئیرادەی هەرێم و عێراق و تورکیاش محکەمەی تحکیمی پاریس بڕیاری داوە جارێکی تر کەس ناتوانێت ئەو پرسە پێچەوانە بکاتەوە لە سۆمەی وەرگێتەوە و خۆی نەخێتیان نییە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەگوتم دەبێ مەمنون بێت ئەوەی کە لە بەشە بودجەی هەرێمە بۆی بێت، چونکە ئەچێ چیەکە بۆ نمونە جارانەی و من ئەو 250,000 بەرمیلەی بۆم دانراوە نایدەم، تۆشی چم بۆ منێرە. ئەم جارە پێشەکی نەوتەکەی داوە چۆن نەتوانێت بڵێ هیچ منێرە ئەبێ مەمنون بێ بینێرێ وەکو جاران نییە. ئەم دۆ تورکیا ناتوانێت مەسەلەن زۆریان و لە دوای انتخاباتەکان و ئەگەر ئەردۆغان دەرچێتەوە و مەسەلەن حتا ئەو سەردانە تۆزە تەرەدودی لای خەڵک دروست کردووە کە هۆکا بڵێت ئێمە گوێ بە لیژنەی تحکیمی پاریس نادەین و نەوت بنێرن و ئێمە بۆتانە فرۆشی. خۆمە محکەمەکانی سلێمانی و لێر نییە گوێی پێنێن خەڵک لەوە ترسێ. محکەمەی تحکیمی پاریس چۆن نەتوانێت قەرارێکی داوە بە نایاسایی بوونی فرۆشتنی نەوتی هەرێم لە دەرەوەی سۆمۆ خەڵکێکی تر بچێ بیفرۆشێ پارەکەی چێتە کوێ؟ خۆمە بە فەردە وەری ناگرن و دابەشیکەن، پارەکەی چێتە هەر شوێنێ دەستی بەسەراگیرێ، هەر کۆمپانیایەکەی کڕێت هەر بار هەڵگرێک کەشتی یەکبارێکە هەر هەمووی مسادەرا کرێ. ئەمە لە دەستی هەرێمی کوردستانان نەماوە. باوەڕ بکە بەقەر یەک نوکە دەرزی ڕێگایان هەبوایە ئەویان ئەویان قبول نەکرد بەرژەوەندی شخصیەکە لە پێش بەرژەوەندی چەند ساڵی بیندراوە کاکزانە خەڵک لەوە ترسیاڵن کاکە ئەوە مەسەلەن کۆمەڵی خەڵک مستەفید بۆ لە مەلەفی نەوتین نەک مستەفید ینی چیان پێ دروست کرد خەڵک کڕین و ماڵوێرانی چ گەورەی بۆ خەڵک دروست کرد بەڕاستی خەڵک لەوە ئەترسی هەماران گەسن ئەمان ئەو نەوتەشی لە دەرەوەی بۆری بەرهەمی دێنن لە ڕێکەوتنی دووەمی مادەی 13 و 14 کە بوو بە 12 و 13 ئێستەی یاساکە نەوتی دەرەوەی بۆریشیان لە هەرێم سندۆتەوە ئەبێت تەسلیمی خەزانەکانی سۆمۆی بکە. باش ئێستا و کۆبنەوەی کراکە لەگەڵ تووشیانە گەشتە ڕێکەوتن کە بۆ ڕیا بڕوە حکوومەتی هەرێم ئەگەر تعلیماتەکان چۆن نتوانێت حکوومەتی عێراق لە یاسای بوجە ئەڵێ ئەگەر نەوت بە بۆری یا لە هەر دەواازەیەکی ترەوە ڕۆشت ئەگەر نا لە ناوخۆ بەکاری دێنێ تر لەمە دو دەرهێنانەکەی ئەگەر بێهیوا بوون لەوەی کە نەتوانن نەوتی هەرێم بە بۆری بنێرن عێراق ڕۆژی 600,000 بەرمیل لە ناوخوا سەرفەکە ئەوەی خۆی کاتەوە بۆری و ئەوەی هەرێمە باتە ناوخۆ لەوە شاگرفت هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەویست ئەمە ڕوونەدا ئەیود نا با هەر بۆری بێ بەس عێراق ورتر بیری کردوتەوە ئەڵێگە بۆریژ نەبێ لە ناوخوا تۆ بێت تەسلیمی سۆمۆیکەی ڕوونەدا ئەوە بوو کە خەڵک لێ ترسا مەسەلەن دەرچێکی تر دۆزنەوە تەسلیم کراوەش تەسبیت بوو کە لە ناوخوا بێت تەسلیمیکەن چونکە کێشەی نەقڵ یعنی ئەو کاتە هەرێمی کوردستان هیچی دەست ناکەوێت وەکو لە لاوە سوودمەند بێت لە ئەم پرۆسەیە ئەو لە بۆریەکە سوودمەند دەبێ حەزێکرد هەر بە بۆری بێ ئەگەر بە بۆری نەبێ نەقلەکە ئەو حەزی بە نەقلەکەش هەبوو لە بۆ ئەوەی کە لە دەرەوەی بۆریە نەک بە بۆریەکەش بچێتە نەقلەوە تەسەور کە کێشەی حساب بانقیەکەی وەزارەتی نەوتەی کاتەوە لە ڕێی بانقی مرکزیەوە لە بانقێکە پەسەند کراو بێ ئاڵوگۆڕی دۆلار بۆ دینار ئەوش لە دەستی حکوومەتی هەرێمانەما واتە حکوومەتی هەرێم مانگانە لە گۆڕینەوەی پارەی نەوت بە دۆلار بۆ دینار قازانجێ کرد بانقێکی خۆیان مستەفیدە بوو ئەوەش نەما ئێستا خۆی خاتە بانقێکی خۆیەوە بە 130,000 و چەنە خەڵکڵ الحەمدولله بە 130,000 نرخی نەوت دۆلارەکەش کێنێتەوە بەشە بودجەی بە دینارە چێتە ئەو حساب بانقی کە وەزارەتی دارایی بۆ هەرێمێکاتەوە واتە ئەوەش نەما نرخی جیاوازی سعری صرف لە بازار 147 بۆ نمونە حکوومەتی هەرێم پارەی نەوتی بە تیجاریەکە بە بازاری ڕەشە گۆڕیەوە بەڵێ هەموو مانجێک چەند ڕۆژێک نرخی بەهای دۆلار بەرزە بوو چکە لە بازار ڕەشیان گۆڕیەوە ئەوەش نەما ئەمانە هەمووی
ئاماژەی شکستی سیاسەتی نەوتی بەڕێوەبردننی نەوتی حکومڕانی هەرێمی کوردستانە بەڵام دانی پیاناهێنن ناچنە ژێری ئەبێ دان بەوا بهێنن ئەمە نەتیجەی شکستی حکومڕانی 30 ساڵەیە ئەمە عێراق نەدەبابەی هێناوە و نە بەهێز ئەمانەی لێ سندوین ئەسڵەن عێراق لە ڕووی قانونیەوە ئێستا بڕگەیەکیان دانابوو لە مادەی 14 لە لیژنەی دارایی کە پەسەند کرا و هێنرا داوای نەوتی کەرکووک و نەینەوایە نەکرد کە حکوومەتی هەرێم نابێ بیفرۆشێ ئەگەر ئەوە جێبەجێ بکرێ بەشێک لە نەوتی قاچاق لە منتیقەی نەینەوایە وەریەگرنەوە عێراق وەریەگرێتەوە عێراق هەموو ێزانێت چاویشی لەسەرێتی وەریشێگرێتەوە و عێراق زەخت بکە شوێنی تری ژوەرەگرێتەوە بەڵام ئەم جارە مڕاعاتی هەرێمی کردووە نەیکردووە ئەگەر نا هەرێم 200,000 بەرمیل زیاتری نەئەما لە نەوت ئەو بۆمبەی کە لە بیدایەتیش باست کرد ماوە لە ناو یاسای بوجە کە ئەبێ بە یاسا نقاشێکی زۆر بوو لەسەر مادەی سیانزەی ئێستا یاساکە بڕگەی حەوت ئەڵێ ئەگەر ناکۆکی هەبوو لە نێوان حکوومەتی هەرێم و ئیتیحادی لەسەر استحقاق و ئیلتیزام ئەوە لیژنەیەک لە هەردوو لاپێکە هێنرێ لە 30 ڕۆژە راپۆرتێکە نووسن ئەیدەن بەکێ ئەلێرا کێشە دروست بوو تا ئێرە طبیعیە بەڵام راپۆرتێکە دەن بەکێ دقە ئەسڵێکی حکوومەتی عراقی نردوێتی ئەڵێ راپۆرتێکە دەن بە سەرۆک وەزیران و ئەو بڕیاری یەکلاکەرەوەدا شیعەکانتیان ئێمە قوبوڵمان نییە وتمان سەرۆک وەزیران لە خۆتانە قوبوڵی ناکەن لیژنەیەک لە حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی پێشنیار بدەن بڵێن ئەم کێشەیە پەیوەندی بەچیوە هەیە سەرۆک وەزیران بڕیاری لێبا چاکیکاوتیان نەخێر وتمان بۆ من لە یەکێکیانم پرسی لە دەولەت القانون وتی لەبەرەوەی پۆستی سەرۆک وەزیران پۆستێکی سیاسیە ممکنە بەڕێکەوتنێک بەڕێیکە ئەم قەزیە قانونیە نابێ سەرۆک وەزیران قەراری تیابدا ئەیکێ قەرار بدایان و بە ئیستحقاقی هەرێم ببڕێ کار بە قەراراتی محکەمەی اتحادی بکرێ دوای ڕێکەوتن هەڵبەت یەکێتی و پارتی ڕێکەوتنیان کردووە لەگەڵ لایەنە شیعیەکان دوای ڕێکەوتن ئەم نیزاعە کە دروستە بێ کە لیژنە دروستە بێ راپۆرتێک ئاماداکە ئەیداتەوە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارەدا ئەوەش قورسە بێ ئەمە نەک قورسە بێ ئەمە بە سەرۆک وەزیرانیش ڕاناگیرێ بە کەس ڕانەگیرە بێ بە یاسا بووە بە یاسا دەنگیشی پێدرا وەگەر ئەنجومەنی نوێنەرانیش دەنگی پێدا لەسەر نیزاعەکە وەختە قورسە بێ ئەسڵەن دێن بۆ نمونە تەوسیاتی لیژنەکە دێنن ئەیەنە مەجلیسی نواب زۆرینەکەی لە ساڵحی کورد نییە ئێمە کەمینەین زۆرینەکەی ئەوانن کە کاتێ باسی هەرێمەکەیت دەمت لێەکەنەوە هیچیان بۆ هەرێم پێ قوبوڵ نییە وەکو ئەوەی کە هەرێم تەمەڕودی کردبێ چەند ساڵەوە ئێستا تەسلیم بووە و یانەوێت تۆڵی لێ بکەنەوە وایبێنن بەڵێ هەرواشە بە حقیقەتی ژوایە ئێستا ئەو بۆمبە بوونی هەیە و ماوە باش لەکوێ حکوومەتی عراقی مەترسی هەیە مادەم بەو ئەقلێت و بەو وزانە زەرە سەیریکەن کە ئەوان ئەقەلە دروستکەن و نەهێڵن ئەو پارەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێیان ئەو یاسایەت تەطبیق بێ ترس لەکوێ هەیە لە زۆر شوێنە ترس هەیە لە زۆر شوێنە ترس هەیە چکەمە هێشتا نازانین حکوومەتیش تەعن لە چه بڕگە و مادەیەکی قانونەکەدا ئەوەش ماوە حکوومەت تەعنەدا لە زۆر شت بەڵام ئەم 400,000 بەرمیلە یەومیە ڕۆژانەیە ئەم ئیستحقاقی شەریکاتە بۆ خەرجی دەرهێنان ئەمانە هەمووی گرفتی گەورن هۆکارەکەشی ئەوە نییە بە یاساکەی کە یاسای بودجەیە ئێمە پێمان نەزانی بێ و حەلمان نەکرد بێ و بە ئێمە حەل نابێ ینی بەیانی هەرێمی کوردستان وتی من ناتوانم 400,000 بەرمیل بم 350,000 بم
ئەتوانم بەرهەم بێنم. باڵێ خۆیان اتفاقیان کردو. ئێمە چی بکەین لە کاتێکا تۆ ئامادەی دەربڕێ 400 بە ئێستاڵی ناتوانم وا بیرێ گوشتی کردا بەزێن نەوت هێرێمی کوردستان بەردەوام زەختی لێکراوە و بەرهەمی کەمی کردووە. ئەمانە کۆمەڵێک گرفتن حکوومەت هێرێمی کوردستان بەرپرسە لێی کۆمەڵێک دۆسیەی هەڵپەسێردراو هەیە لە نێوان هەرێم و بەغدا لە مەوزوعی دارایی و مالیە. پاکتاوکردنی ئەمانە لە 2004ەوە تا 2022 یەکێکە لە گرفتە گەورەکان. عێراق ڕازیە بێ بەو راپۆرتانەی کە هەرێمی کوردستان بۆ پاکتاوی هەموو ئەو ئیستیحقاقانەی وەریگرتووە لە 2004ەوە بڵێ ئەمەیە و تەواو. ئایا لەوێ نیزاع دروست نابێ بە دڵنیاییەوە دروستە بێ. ئەمانە بۆ نییە خەڵک بترسن، ئەمانە بۆ ئەوەیە خەڵک بزانێ لە ڕابردووە چی گوزەراوە. ئێستا بەشێکیمان ڕاست کردوێتەوە بەشێکی ڕاست نابێتەوە. یعنی تۆ عقد کردووە لەگەڵ دەیان کۆمپانیای نێودەوڵەتیە خەرجی نەودەوەندە بەرزە. ئێستا تۆ ڕوبعی ئەوەیشی نادەیتێ کە ئەو داوایەکە و لە عقدەکە هەیە. ئایا ئەو چیەکە ئەو شکاتەکە لە کێیەکە بەیانی کێچێتە ژێرباری ئەم هەموو شکاتەی کۆمپانیا نەوتیەکان پارە بدۆڕێنی چێ ئیداتەوە. عێراقی نییە ئەڵێ من عقدم نەکردووە. ئەو ژێکیشترە لە مەترسەکان. بەڵێ با کەمێک باسی ئەو بانکی شیمالی بکەین بە کوێ گەیشت ئەوەی کەورۆژانت و شەقامی ئوردنی هێنا قسە و خەریکە لیژنەیەک پێک دێت لەو بارەوە. ئەوە بە هەدەردانی طبعاً بەداخەوە کاکزانە بانقە ئاهلی و تیجاریەکانی عێراق کە فەرعیان لە سلێمانی هەبووە یان هەندێکیان لە سلێمانی و هەولێر هەبوون فەرعیان لە شوێنەکانی تر هەبووە. ئەمانە بەڕاستی وەکو بانک کاریان نەکردووە. ئەمانە پارەیان وەرگرتووە بە ناوی وەفر و وەدایع و حسابی جاری و خەڵک چووە پارەی داناوی استثماری تیا کردووە. بە نەتیجە بەشێ لەو بانقانە پارەی خەڵک نادەنەوە و نەشیان داوەتەوە و هەندێکیان بە ناوی ئەوەی ئیفلاسیان کردووە و هەدری ئەموالیان بووە و هەدری ئەموال کراوە. ئەم بانقانە بانقی شیمال یەکێکە لەوانە کە تا ئێستا 500 ملیار لە تحقیقاتی ئەوەلی بانقی مرکزی لەسەر دەکەز ئیسپات بووە. کوردن؟ بەڵێ زۆریان کوردن و یەکێک لەوانە عەرەبێکە کە لە ئەردەن استثماری هەیە پرۆژەی زۆری هەیە. میدیای ئەردەنی ئەم بەڵگەی بڵاو کردەوە کە دراوە بە محکەمە لە بەغدا. بەڵێ دراوە بە محکەمەی بەغدا لەسەر چی؟ لەسەر هەدری ئەموالی مەصرفەکە. ئەو یەکێکە لەوانە بەو تایتڵە ئەردەنیەکان بڵاویان کردبووە کە داوایان کردبوو لە خەڵک پارەی خۆی نەدەن بە فڵان سەرمایەدار چکەوە لە عێراق ئاوای لەسرە. بۆ ڕووسپیکردنەوەی خۆی چوو بوو لە ئەردەن شکاتی کردبوو لە میدیای ئەردەنی هەرچی بڵاوی کردێتەوە لەوە بەڵگەیە تەزویرە. ئەمانە من لەگەڵ محافزی بانقی مرکزی لە ماوەکانی ڕابردوو دانیشتم سەردانیم کرد باسی لەوە کرد هەر بانقێک دێتە ژێرباری کارکردن بە یاسا و ڕێسا و تعلیماتی بانقی مرکزی بۆ بنووک هەموو کاراسانیەکی بۆکەن ئەی پارێزین. بەڵام معقول نییە وەکو محافزی بانقی مرکزی وتی هەر هاوڵاتیەک پارەی لە بەشێک لەم بانقانە داناوە هاوارێتی لە بەرەوەی نایدەنەوە. ئەڵێن نەخێر وەرە تۆ چەندێک پارەت هەیە لامان مانگی شتێک دەدەینێ کە یەک لەسەر هەزاری ئەوەش نییە کە خۆی دایناوە و بۆ ئەوش دایناوە پارێزراو بێسە لەوێ نەماوە. لە بانقی شیمالا پارەی شێرپەنجەی هیوان نەخۆشخانەی هیوان نەماوە بۆ بەچەک پارەی هەرێمی کوردستان و خەڵکە و براوە. پارەی خەڵکە پارەی کۆمپانیایە پارەی دەیان کەسە. من ڕۆژێک لەو بازاڕی سلێمانی و ڕۆشتم پیاوێکم بینی ئۆفیسێکی هەبوو زۆر لوتفی کردوتی 2 ملیاری من لەو بانقایە کە بردوومە دامناوە ئێستا ئەوە تاڵێ ئیفلاسمان کردووە هەدر بووە. بۆیە ئەمە بنووکی تیجاری و ئەهلی لە عێراق بەشێک بوون لە داڕمانی ئابووری عێراق بەسپیکردنەوەی پارە بە هەدەردانی پارەی خەڵک لە کاتێکە ئەمانە ئەبوو ببوونایە بە ئەساسی ئیستیسمار لە عێراقا ببوونایە بە ئەساسێک کە
سرمایە گوزاری گەورە لە ڕێی بانقەکانەوە بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری عێراق بکرایە کەچی بووە بە سەرچاوەی گەندەڵی پارەی گەندەڵی و دزیهێنراوە لەوێ سپی کراوەتەوە و براوە و ئەوەشی کە بە حەقیقی پارەی لەوێ بووە ئەڵێن وەڵا نەماوە. بانقی ڕەشید و ڕافیدین لە قیانەکرێتەوە لە سلێمانی ئەومێ دەکەین بتوانین هەندێک گرفتیان هەیە چارەسەر بکرێ بۆی بێنەوە چکە گەر بێنەوە ئەوانە سولفەی زۆر هەیە لە عێراق شمولی خەڵکی ئەو کاتە بێ شمولی وڵاتی هەرێمی کوردستانیش بکات. باش لە کورتای دۆخی هەرێمی کوردستان بەرەوچێ کاکسۆرەکە مەتاتیە بەڵام کاکزانە دۆخی هەرێمی کوردستان لە ناو خۆیان خراپە نێوانی لایەنەکان پەرتەوازە و ناکۆکە لە ڕووی حکومڕانیشەوە ئەوە دەبینیت پەرلەمان ماوەی درێژکراوەشی هەڵوەشاوەتەوە کۆتاییات و فەراغی قانونیمان هەیە. حکوومەت ئێستا کاتێک پەرلەمانەوە وەزعێتی ئەویشە بێتە حکوومەتێکی کاربەڕێکرد. کۆمیسیۆنمان لە 2019ەوە کۆمیسیارەکان کە ماوەی یاساییان تەواو بووە بە نایاسایی لەوێ دانیشتون. زۆر لە سەرۆکی دەستەکان کۆتاییان هاتووە وادەی قانونیان تازە نەکراوەتەوە. ئەوە وەزعی قەزایە لە هەرێمی کوردستان کە تەدەخولات و شتی ناخۆشی تایە. هیچمان باش نییە ئەوە نەوتە تەسلیم کراوە بە ناچاری چیمان ماوە دۆخی هەرێمە بێت تۆ بڵێ چۆنە زۆر خراپە ئەوەندە خراپە یعنی بەداخەوە بەشێک لەوانەی کە بەرپرسیارن لەم خراپیە بەسەر خۆیانی ناهێنن ئەگەر نابێدان بهێنن بە شکستی حکومڕانی و خراپی ئەم دۆخی کە ئێستا هەیە. ئەگەر خۆیان کۆنەکەنەوە خۆیان تۆکمەنەکەن خراپترش بەڕێوەیە بە دڵنیاییان بڵێن. هەرێم ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە کۆمەڵی قاڵبە درێکە بەشێکی قاڵبەکان دەستورین. هەرێم پێشتر دەوڵەتێک بووە لە ناو عێراقا ئێستایانەوە بیکەنەوە بە هەرێمێکی فیدراالی لە ناو عێراقێکی فیدراڵە و زۆر شتی ترمان ماوە. عێراق دەستی بۆ بەرێ هەمووی شت ماوە ئەرەوەڵا دوسەر هەنجی بەڕێز کاکسۆران ومەر لەسەر چی لەسەر ئەگەر شتێکم نەپرسی بێ وەڵا ئومێ دەکەم ئەو دڵخۆشەی خەڵک بەوەی کە بەشە بوجەی لە عێراقەوە بۆ دێ بەردەوام بێ چکە ئەم نەوتە هەر نەکبەتی بوو بۆمان بۆ کۆمەڵێک بوو بە ئەوەی کە بینیمان بەڵام بۆ خەڵک بەداخەوە بوو بەهۆی بڕینی بەشە بوجەی لە عێراق بوو بەهۆی بڕینی موچەی بوو بەهۆی ئیفلاسی دەیان و بەرهێن و خاوەن پرۆژە و خاوەن پارە و سەرمایە و دوجاریش لە دەستی هەرێمان نەماوە و ئەمە مڵکینەوەکانی ئایندەشە ئەوانیش مافیان لەسەری هەیە ئێمە ئێستا دەریێهێنین و ئاوای لەکەین تۆ سیر کە ئێمە تەقتەق باشترین جۆری نەوتی هەیە لە هەرێمی کوردستان لە ڕۆژێک هەبووە 150-160 هزار بەرمیل نەوتی بەرهەم هێناوەتیایە ئێستا 3000 بەرمیل نەوتە بەرهەمەکەی هیچ تەواو لێ بووە یخۆ نەوتی هەرێم بەرەو کۆتاییە چیە وەکو چۆن حکومڕانی هەرێمی کوردستان لەو دۆخە خراپایە بەرەو لە تونێ لە نادیارەکەیە ئەو سەری دیار نییە من ئەو سەری نابینم بە ڕۆشنایی و بە ئومێدەوە سەیری کەم وڵای پرسیارم ما بوو بەس کات ڕاکە لە دەستمان کاکسۆرە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاکسۆرە ومەر ئەندامی انجومەنی نوێنەرانی عێراق سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامامان پێشکەشکردنەوەش ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ